إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل وسلم وزد وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين. برا خوش سكانم لبابتي تفسير لتفسير سورة آل عمران قيشونة لا بري كوتاي أو سورة لا آياتي سطو نوتو شواروا تا كوتاي سورتك إن شاء الله أمرو تفسيرك داوكارين لخواي پروردگار كزمان من پاراو كاو دور من خاتوال لهر حليك لهر بيخلسكانيك بفرما مساسورا. فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى بعضكم من بعض، فالذين هاجروا وأخرجوا من ديارهم وأوذوا في سبيلي وقتلوا لأكفرن عنهم سيئاتهم ولأدخلنهم جنات تجري من تحتها الأنهار ثوابا من عند الله، والله عنده حسن الثواب. لا يغرنك تقلب الذين كفروا في البلاد، متاع قليل ثم مأواهم جهنم وبئس المهاد. لكن الذين اتقوا ربهم لهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها نزلا من عند الله، وما عند الله خير للأبرار. وإن من أهل الكتاب لمن يؤمن بالله وما أنزل إليكم وما أنزل إليهم خاشعين لله لا يشترون بآيات الله ثمنا قليلا، أولئك لهم أجرهم عند ربهم إن الله سريع الحساب. يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا واتقوا الله لعلكم تفلحون. وجزاك خير دباتو يا ربي، بارك الله فيكم. خوش ويسكانم لا آياتكاني كوتاي سورة آل عمرانين لدرسي في شوباسي أو آياتانا ما نكرتك زورك لآياتكان بتايبتي لآياتكاني سطو النوتو يكوتا كوتاي دعاية باسي حالتي أو كساناك كبردوام خليكي ذكري خوان تفكركن باشان تذكركن باسي يومان كرتك يعني لو آياتاني بيشوا باسي يومان كرتك بينجر داوال أخواءكن كخواي تعالى ولامي دعا كان ينباتوا. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار، ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار، ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا، ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار، ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد. ينجر دعاء أمانها بوي أمجا خوي تعالى والله دعاء كان ينداتو أفرمي فاستجاب لهم ربهم أني لا أضيع عمل عامل منكم من ذكر أو أنثى.
پەروەردگاریان کە خوای پەروەردگارە ئەڵڵایە وەڵامی و داواکانیان نەداتەوە و پێیان ئەڵێ من عملی هیچ کەسێک عملی چاکەی هیچ کەسێک نافەوتێنم لە ئێوە لا أضيع عمل عامل منكم يعني هەر کەسێکتان کردەوەیەکی چاکەی کردبێ هەرگیز من کردەوە چاکەکەی بەزایە نادەم ئیتر ئەو کەسەکە کردەوەکەی کردووە ژن بێیان پیاو بێ هەر کەسێک بێ لە ژنان و لە پیاوان لای خوای تەعالا کردەوەکانیان محفوظە بعضكم من بعض ژنان و پیاوان لە یەکن ژن لە پیاوە و پیاو لە ژنە و لە کارکردنە و عملکردنە هەموو یەکسانە لای خوای تەعالا فالذين هاجروا وأخرجوا من ديارهم أو كسانيك كوتشيان كرت ولا مالكان يخويان دركران وأوذوا في سبيلي ولا في نابي منا آزار دران وقاتلوا وجنگان وكوششيان كرت وقتلوا وهندك يعني الشهيد بون كجران لبينا يخوي پروردگارا خوي تعالى فرمي لا أكفرن عنهم سيئاتهم من لحموتا ونكان ينخوشم تا ونكان يندا أبوشم خرافكان يندا أبوشم ولا أدخلنهم جنات وأشيان خما بهشتانيكوا تجري من تحتها الأنهار كالرباركان بجيريا الرئكة ثوابا من عند الله أما هموي پاداشتك للاين خواي پروردگارو خوش يسكان بهشتانك يعني وصفي أو بهشتا أما بس فيها ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر توتر أويك قد بخيالتا نهاتو أويك قد بيرد لنا كردوتو أويك قد ندبينيو لو بهشتا هاي أخذ هاي قصة أحسان نيه إيسا ما أبي سينا ولا بهشتا هنار هي مثلا موز هي مثلا جورهامي وهاته أم طبعا أما لآياتي شهاتوه لحديثي شهاتوه أميك من أيضا أما أواقيني أويك دنيا إما باسي كين باسي هناري بهشت مثلا شي بهشت هموي بس تمثيله أما النمونية بس لبرأي إما بس أو ما نبينيوه أجينا أوي لبهشتها هي بحياتي تشاوني بينيوه أو ميواني بهشت بحياتي تشاوني بينيوه وجويش نيبيستوه حرشني وصفي بك جوي نيبيستوه وبضل شانهات وبخطوري ضل شانهات خوي تعالى أوي أماده كردو بوتو لبهشت بو أو كسانيك ناقورن بو أو كسانيك لبينا وخوايا صبر قرن آزار أدرين تنانت أشكجرين وقاتلوا وقتلوا الجنجن لبينا يخوي تعالى وأشكجرين لبينا يخوي تعالى جا خوي تعالى فرمي خما أو بهشتوا أما الثوابك اللي لعين خواهو أما پاداشتك اللي لعين خواهي پروردگارو وخواهي تعالى عنده حسن الثواب پاداشتي چاكل للاي خواهي بتأكيد لدنيا شاخل پاداشت أداتوا برانبر بهر چاكيك أكري زور كس سبون منا تو التزامات هيا لكارك إخوتا لدائركتا يعني لسر إيشاكت پاداشت دريتها پاداشتك أدنا بلان هرگيز أو پاداشتا يعني أولنية ك بقاتا پاداشتي إلهي حتى أجر أم حكمتها همي بكنا ناوي تو بهمو دسو دائركانيو بهمو بارو بولكانيو يعني ناقاتا جزء لويك خوي تعالى إدابته لباشت بويا پاداشتي خوي تعالى براسي ثوابي حسنة روجيان پیغمبر خواه صلى الله عليه وسلم دايك عائشة أفرمي سري من بو أو شوا پیغمبر خواه صلى الله عليه وسلم هاتا جير جيكاكو وكو قراري لي برابو فرمي عائشة يمشو سريتوه إجازم أدي أمشو أتعبد لربي الله منيش وتم أي پیغمبر خواه خوشترين شتي من أويا كمل لباري توه هبم بلام لقل أويشا تو تشيت بي خوش من أوا حزم لويه فرمو الله پیغمبر خواه صلى الله عليه وسلم هصاد زنوجي كي قرت هاشان دسي كرد بانيوش بشونيوش أفرمي دسي كرد بقريان أمن دقرياه پیغمبر خواه صلى الله عليه وسلم طبعا بشونيوشيو نقل نيوشا كان أمن دقرياه أفرمي تا الريشي مباركي ترب الله مش حتى ما شعر تعجبتي أفرمي باشان أم
حد لە کاتی نوێژە ئەمەندە گریا ئەفەرمێ پێشی خۆی تەڕ کرد، داوێنی خۆی تەڕ کرد، پاشان زەویەکەی تەڕ کرد. ئەڵێ هەر بەو حاڵەتەوە دیارە نەخەوتەوە تەبعاً تا بەیانی لەسەر لا ڕاکشە، ئەڵێ هەرە گریا تا بیلال هات لە دەرگا ئەدا. بیلال عادەتی وا بوو پێغەمبەری هەڵەسان و بانگێدا، تێی پێغەمبەری خوا بۆ ئەگری، ئەی پێغەمبەری خوا بۆ ئەگری، تۆ خوای تەعالا لە گوناحی پاش و پێشت خۆش بووە. فەرمووی بیلال چۆن نەگریم، چۆن نەگریم؟ خوای تەعالا ئەم ئاەتانەی بەسەرما دابەزاندە: إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار، هەتا کۆتایی ئەوانەی کە لە دەرسی پێشوە و لەم دەرسەشە ئاماژەی پێکەین. فەرمووی ئەم ئاەتانم بەسەرا دابەزیوە ويل لمن قرأها ولم يتفكر فيها. ويل بۆ ئەو کەسەی کە ئەم ئاەتانە بخوێنێتەوە بیری لێ نەکات، ويل بۆ ئەو کەسەی کە ئەم ئاەتانە بخوێنێتەوە بیری لێ نەکات. پاشان ئەفەرمێ لا يغرنك تقلب الذين كفروا في البلاد. ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا نەتخەڵەتێنێ هاتو چۆکردن ئەم لاو ئەولاکردنی ئەوانەی کە کافر بوون لە ناو وڵاتە دێن و ئەڕوان بە کەیفی خۆیان، ئەوەی نەشی ئەیکەن، ئەوەی حەزی لێ ئەکەن ئەیکەن، ئەوەی کە خەڵک ئەچەوسێنێتەوە ئازار ئەدا ئەوان ئەنجام یەدەن بۆ ڕابواردنی خۆیان، بۆ لەزەت و چێژی خۆیان. تۆ نەخەڵەتێنێ، بێتاقەت نەبی، نەکە شەیتان بتخەڵەتێنێ تۆزێ لە دڵۆ بەشەر جاجا بڵێ ئەی خۆزگان بەوانە گینا وەکو ئەوانە ئەبین کە بە قارون کاتێک قارونیان بینی کەوا بە عربانە ئاڵتونیەکەی و بە ئەسپەکەی و بە دەست و دایرەکەیەوە، کە یعنی مڵکەکەی قارون لەوە نەبوو کە باز بکرێ. یعنی ئەمانەی لای خۆمان ئێسە چەندێکیان دزیوە، چەندێکیان کۆ کردوێتەوە، چەندێکیان بردووە، یەشتا نەگەیشتۆتە عینەکەی قارون. قارون زۆر مڵک و دەسڵاتی هەبوو لە کاتی خۆیان، ئیتر فەخفەخەی دنیای ئەکردەوە مڵک و دەسڵاتەوە کە هەیەی. هەنێ کەس لەوانەی ئیمانیان زەعیفە ئەیانوت یا لەیتە لەنا مثل ما ئوتیە قارون، وەزگایە ئێمەش ئەوەمان هەبوایە کەوا بە قارون درا. بەڵام ئیمانداران ئامان ئەوە چی ئەڵێن؟ ئەوە چی ئەڵێن؟ بەخوا ئەوە نییە کە ئێوە باسێکن، ئەمە هەمووی زینەی حیاتی دنیاە. جا خوای تەعالا لێرە هەمان شت دووبارە ئەکات و ئەفەرمێ لا يغرنك، نەتان خەڵەتێنێ، تقلب الذين كفروا في البلاد متاع قليل، لەزەتێکی کەمی دنیاییە، بەڵام سەرنجام شوێنیان کوێیە؟ ثم مأواهم جهنم وبئس المهاد، شوێنی ئەوان گەڕانەوەی ئەوان بۆ ناو ئاگری جهنمە و خراپترین شوێن و جێگاشە ئاگری جهنم. لكن الذين اتقوا ربهم، بەڵام ئەوانەی کە لەخوا ئەترسن، کە خۆیان لە نافەرمانەکانی خوا پاراست، کە لە دنیاە بە پێی فەرمانی خوا ئەجوولانەوە و هەڵسوکەوتیان نەکرد بۆ ئەوەی قیامەتیان دەستکەوە و ژیانی دنیاشان لەبیر ناچوو. ئیسە خۆ تۆ کاتێ بۆ قیامەت ئیشکەی و نەبێت دنیا لەبیرکەی، ولا تنسى نصيبك من الدنيا. وانە يعني دنیاش لەبیر مەکە، خۆ خوای تەعالا نەیفەرمۆ تۆ دنیا لەبیرکە، دنیاش لەبیر مەکە، بەڵام دنیا بکە بە مەزرعی ئاخرەت، دنیا بکە بە کێڵگەیەک بۆ ئەوەی لە قیامەتە بەکەڵکت بێ. لكن الذين اتقوا ربهم لهم جنات تجري من تحتها الأنهار. ئیسا ئەوانەی سەرەوە بڕێزان، ئیسا لەوە چێکێ بڵێ باشە بۆ دووارە بۆ وانە ئیسا خۆ لەوێ فەرمووی ئەوانە جیهان، ئەوانە ئەهلی سەبر بوون، ئەوانە بوون ئازاردران لە پێناوی خوایە، ئەوانە بوون کە جەنگان و شەهید بوون لە پێناوی خوایە، ئەوانە جیان. بەڵام لەوە چێک کۆمەڵێک لە مسلمانان بێتاقەت بن بڵێن ئەخرەوەتە خۆ ئێمە ئیسا لەوانەیە ئێمە هەنێکمان بەری ئەوە کەوتێتین، ئەوانەی ئەو ناڕەحەتیانەی پێشومان بیریم بێ، هەنێکمان شەهید بوون، هەنێکمانیش ئێسەیش ماوین و عەزێتە خوێن، لەوانەیە هەندێ ناڕەحەتیمان بینی بێ لە پێشە، بەس هەندێ برا تازە دروست، هەندێ خوشک تازە پیا بوون، ئەمانیان نەبینیوە. ئایا ئەوانە پاداشتیان نییە؟ بەڵێ پاداشتیان نیە. هەر کەسێ زینەتی دنیا نەیخەڵەتێنێ، هەر کەسێ خۆزگا بە کافرەکان نەخوازێ، ئەوانەش پاداشتیان هەیە. ئەخر زۆر مهمە، ڕاستە لەوێ ئازار و ئەشکەنجە و کوشت ئەوە زۆر ناڕەحەت بوو،
بەڵام ئەمەش زۆر ناڕەحەتە سەبر بگری تۆ موچەیەکی کەمت هەیە نایدەن پێ یاریت فێکەن یاری بە مقدراتەکەن یاری بە هەموو شتێکی تۆەکەن بەڵام خۆشیان تەرانتیتەکەن بەو هەموو پارەیە کە هەیەە یعنی زۆر زەحمەتە کاتی ئەیبینی نەگۆڕی سەبر بگری لەسەر بەرنامەکەی خۆت بەردەوام بی زۆر زەحمەتە بۆیە پاداشتی ئەوانش زۆر گەورەیە پاداشتی ئەوانش چییە ئەفەرمێ جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها ئەمانیش بەهشتانێکە کە ڕووبارەکان بەژێریان ڕێەکە بە هەتاهەتایی تایە ئەمێننەوە نزلا من عند الله بەڕاستی ئەوانە میوانی خوان نزلا من عند الله ئەوانە میوانی خوان چاکەکاران میوانی خوان خوای تەعالا شوێنی تایبەتی بۆیان ئامادە کردووە لەلایەن خۆیەوە وما عند الله خير للأبرار و ئەوەی لەلای خوایە زۆر چاکترە بۆ ئەبرار یعنی ڕاستە دنیاش خۆشە بەخوا حەزەکەی لە دنیا تۆش و خەڵک بژی بەس سوپاس بۆ خوا ئەگەر تۆ ئیماندار بی لە دنیاش بێبەش نابی والله بەڵام ئاخیرەتەکە زیاتر خێرە ئاخیرەتەکە خێرترە لەم دنیا ئەگەر مەلیکیش بی ئەگەر ئەوەی سولەیمان کە مستحیلە لە دوای سولەیمان بدرێ بە کەسی تر چونکە خوای وعدی داوای لە خوا کردووە کە ئەو مڵکەی بە ئەوە درێ بە کەسی تر نەدرێ لە دوای خۆی سولەیمان ئەوەی سولەیمانیشت هەبێ مڵکی سولەیمانت هەبێ عمری نوحت هەبێ جوانی یوسفت هەبێ حکمەتی لقمانی حەکیمت هەبێ ئەصحابەیەلێک و هاوڕێیەکی وەکو محەممەد المستەفات هەبێ والله برا ئازیزەکەم ئەمانەش گشتی هی تۆ بێ والله هەر ئاخرەت خێرترە هەر ئاخرەت خێرترە بۆیە ئیمانداران حتى چاکەکە حتى پێغەمبەرانیش حتى لە دوای پێغەمبەرانیش دائما لە کۆتاییە کە ئەگەنە یوسف عليه السلام ئەگە بڕۆ تەماشای سورەتی یوسف بکە تەماشای سورەتی یوسف بکە کاتی نییە تر ئەبێ بە ڕئیس وزەرا و باوک و دایکی خاتە سەر عەرشەکە و یعنی زۆرترین مڵکی لەو کاتە دەستەکەوێت لەو کاتە داواکە ئەڵێ خوایە بە مسلمانی یعنی داواکە خۆ بیباتەوە چونکە کە ئینسان گەیشت بە لووتکە براینە ئیتر بە خوارە لە دنیا عادەتی دنیا وایە گەیشتی بە لووتکە با بزانی ئیتر بەرەو خوارە لەبەر ئەوە بەر لە ئەوەی بەرەو خوار بێ داوا بکە خۆی گەورە بتگەڕێن چونکە ئەوی لای خواتر بەرەو خواریتیان نیە خوارە و ژووریتیان نیە لەم دنیا تەقەلوباتەکە عادەتی ئەم دنیاە وایە براینە مسلمانان جاری وحەیە ئەگەنە لووتکە ئەم جادێن و ئەگەنە ژێر ئەم جاها ئەڕۆن و لووتکە ئەلەو بەینانەکە ژێر و سەر و ژێرەکەن زۆر زەحمەتە تۆ بتوانی بەردەوام بی بۆیە هەر کاتێکگەر خوا یارمەتیتی دا هەتا لووتکە کە بەردەوام بووی داوا بکە خوا بدواتۆ ئاخرەت خێرترە بۆ ئەو کەسانی ئەهلی ئیمانن زۆر کەس هەیە حتا لووتکەکە ناگۆڕێ لە دوای لووتکەکە ئاگۆڕێت زۆر کەس هەیە بۆیە ئاخرەت خێرترە بەڕاستی بۆ ئەبرار ئەم جا خوای تەعالا باسی کۆمەڵە خەڵکانێکی تریشەکە کە ئەهلی کتابن بەڵام پیاوی چاک بوون يعني يهود نصاراش بون بلان بياوي باش بون وإن من أهل الكتاب لمن يؤمن بالله وما أنزل إليكم وما أنزل إليهم خاشعين لله لا يشترون بآيات الله ثمنا قليلا خلقان يكبون لأهل الكتاب إيمانيا بيامك خوان هناوة كبو موسى وعيسى دابزيو فعشان إيمانيا بقرآن كيتوش هناوة خاشعين لله يعني زليل بوخوا ملكتي فرماني خواي پروردگارن لا يشترون بآيات الله ثمنا قليلا دين نافروشن بو پارە دين نافروشن بو پارە هەر کەسێ دین نەفرۆشێ بۆ پارە ئەوە ئەیباتەوە خۆ ئەهلی کتابی تریشەیە لەیرە ئەمانەی وا دین نافرۆشن بە پارە بە پارەیەکی کەم بە نرخێکی کەم یعنی لەیرە پارە مەرجنیە ئیلا دۆلار و ئەمانە بێت یعنی بە نرخێکی کەم با بزانن زۆر کەمن ئەگەر بڕۆی تەماشای ئاەتەکانی قورئان کە ئەفەرمێ ئەکثەروهم فاسقون زۆربەی ئەهلی کتاب فاسقن لە مەدینەیە تاکوتەرایان ئیمانیان هێنا بە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە هەموو ژیانی ئیسلامە کۆمەڵێکی خەڵکی کەم لە جوولەکە و لە گاور ئاوا بوون زۆرینەی ئەهلی دنیان زۆرینەی شوێنی دنیا کەوتون بۆیە لە ناو مسلمانانی شەوایە
والله براينا ئێمە لەم زروفە مامۆسایەکی زۆر ئەهل ئیمان و ئەهل کتاب يعني ئەهل کتاب يعني علەما ئەهل کتابێکی زۆر تا ئێستا لەسەر ڕێگا ماوە ئەمە با بزانی موقەتە زمانێ دێ زۆرینە لە ئادەن زمانێ دێ زۆرینە دینە فرۆشن کەم لەوانەی عالم و ئەهلی علمن دینەکەیان بە سەلامەتی ئەمێنێتەوە چونکە منسەب و پلەپایە زیاتر ڕوەکاتە ئەوان حکومەت و دەسەڵاتدارەکان زۆربەی جار ئەوانە کڕن بە پارە بۆیە ئەبێ ئاگایان لە خۆیان بێ و وریابن بۆیە کۆمەڵێکەیە لە ئەهلی کتاب بەڕاستی دینیان نەفرۆشت هەر کەسێ ئاوا بێ دین نەفرۆشێ ئولائیکە لەهم ئەجرهم عند ربهم ئەوانە لەلایەن پەروەردگارەوە ئەجر و پاداشتێکی زۆر زۆریان بۆ هەیە إن الله سريع الحساب بالراسي خوي تعالى سريع الحساب بو سريع الحساب أدبيت لم آياتك كردوتو يعني خوي تعالى هم لحساب كردون اللي برسينه سريعة هم حساب كردون لا خوي تعالى يسيرة بو برينا يستا لزمانك بيش ما بابلين لم يعني لا بابلين لزماني لكي 200 سال بيش يسا ئەگەر بتویستایە ئیحساییەک بکەی سەرژمێریەک بکەی مودەیەکی زۆری ئەویست تا سەرژمێری بکەی چکە وەسائل زۆر کەم بووە هەمووی بە نووسین و بە وەرەقە و وەرەقەش بە ئاسانی دەست نەکەوتە لە زمانێک لە زمانەکان بەڵام کە ژیان تەتەور ئەکا لەگەڵ تەتەوری ژیانە سەرژمێریەکان ئاسانترە بێت و خێراتر ئەبێ دەی تا ئێستا لە هەنێ وڵاتی پێشکەوتووە وەکو یابان لەوانەیە زۆر ئیشەیە لە ماوەی چەند چرکەیەک ئەنجامیدەن چونکە لە ئەو پڕی پێشکەوتنان ئەوان وە زۆربەی ئیشەکان بە ئەلکترۆنی ئەکەن بۆیە زۆر پێشکەوتوو ئێکی هەیە لەخوا پێشکەوتوتر بێ هێشتا ئەوان شتن ماهەنە طبعا ئێکی هەیە لەخوا پێشکەوتوتر بۆیە حیساب لای خوای تعالی زۆر ئاسان وە زۆرش خێرایە وە بە ئاسانی هەموو شتەکان ئەخرێتە بەرچاو وە محاسەبەکە ئەکرێ وا نەزانی قورسە و شاراوەی هەیە ئەمجا هەموو شتەکان تۆمار کراوە إنا كنا نستنسخ ما كنتم تعملون هەموو شتێ تۆمار کراوە یەک شتێک نییە شاراوە بێ کامێرەی مراقبە و چاودێری لە هەموو شوێنێکا هەیە تو ئەگەر ئاگات لە خۆت نەبێ لە لەحەزاتێک لە لەحەزاتەکانە ئاگات لە خۆت نەبوو بێ چاودێری کرابێتی و کامێرە تەسویر کرابێت کاتێ پیشانتە دەنیە دڵ دەڕاچڵێک یا ڕەبی شتێکم نەکرد بێ یان شتێکم نەوت بێ کە يعني لايق نبو بي وما يسقل بيبينه دي لو رجها موي تصوير كلاو هموي شي مجر خوا ستريكا يكتر خوا ستري شيك هاني كي خوا ستريكا إن الله سريع الحساب يا أيها الذين آمنوا أيها كسانيك إيمان دارا يعني ما وهم وانا اصبروا آرام بقرن وصابروا وبصبرك خوتان الظالمة بن بسر كفري كافرانا ورابطو هر کەسێ چی سنگەرێکی بەدەستە سنگەری خۆی بەرنەدا لە چی وارێکە تۆ پێت سپێرراوە سنگەری خۆت بەرمەدە سنگەری تۆ ئەو شوێنەیە کە شوێنی مهنەی تۆیە شوێنی کارکردنی تۆیە ئەو سنگەرەی خۆت بەرمەدە و چۆری مەکە بۆ غەیرەدی ئەو بدە لەو شوێنە خزمەتکار بە خزمەت بکە چونکە نابی ئەو سنگەرانە بۆ خەڵکی تر چۆڵ بکەیت ئێمە کێشەی ئەمڕۆ ئەوەیە زۆر بە ئاسانی کابرا ئەو ئیشەی تۆ حرامە تۆ مادام لە حکومەتی نازام چیایی تۆ نازام چی هەروە خەڵک نامێنێ و لەوەدا کاتێکە زانی مسلمان لە هیچ شوێنەکان نییە بەس لە مزگەوتەکان هەیە هەر کاتێ ویستیانش بێ مادەمە بەر شەق لە مزگەوتەکانی دەرمانەکەن دەرگای مزگەوتەکانشمان لێ داخن هیچ وەزیفەیەکی گەورە بەدەستمان و نامێنێ هیچ ڕوتبەیەکی عسکەری بەدەستمان و نامێنێ ئەیتر بۆ خۆی کەسی ملتەزمیش نامێنێ کەسی خراپ ئیشەکان ڕاهیەکە ئەبێ ئاگامان لێ بێ زۆر پێویستە مسلمانان سەنگەری خۆیان چۆڵ نەکەن واتقوا الله لخواي تعالى بترسن خوتان بپارێزن لە نافەرمانەکانی خوای تعالى لعلكم تفلحون بۆ ئەوەی سەرفراز ببن یا ڕەبی خوایە لەوانە بین کە ئارام مەگرین و بە ئارامگرتنی خۆمان زاڵە بین بەسەر کوفر و بێباوەڕیە یا ڕەبی خوایە لەوانە بین کە سەنگەری خۆمان چۆڵ ناکەین یا ڕەبی خوایە لەگەڵ سەرفرازانە و ئەهلی سەرفرازیە حەشرمان بکە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين